ساڵتان لێبێت و لە شارکرێتەوە ئەم کاتتان باش. هەموو ساڵێک کە مانگی پیرۆزی ڕەمەزان دێت بەهۆی ئەوەی کە بۆنەیەکە زۆرینەی موسڵمانانی هەرێمی کوردستان پابەند دەبن پێوەی ئیدی بەهۆی هاتنی ئەم مانگەوە هاوکات بۆ زۆرینەی بۆنەکانی دیکەش وایە، بەڵام بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا بازار جموجۆڵ و جۆرێک لە گۆڕانکاری تێدا دروست دەبێت. نرخی شتومەک و پێداویستە سەرەکیەکان کە خەڵک بەکاری دەهێنێت لەو مانگەدا بە تەواوەتی گران دەبێت و نرخەکەی ڕوو لە بەرزبوونەوە دەکات. هەرچەندە پێش ڕەمەزانیش بە تایبەت ئەمساڵ بەشێک لە ئەو پێداویستیانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژانە بەکاری دەهێنان بە تایبەت لە بابەتی خۆراک بەرزبوونەوەیان بە خۆیانەوە بینی، بەڵام لە ڕەمەزاندا نرخەکان زیاتر بەرز دەبنەوە. بۆ گفتوگۆی زیاتر لەبارەی بازار و نرخی شتومەک لە مانگی ڕەمەزاندا میوانداری بەڕێز ڕێکان جەمال سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانیمان کردووە. کاک ڕێکان سڵاوت لێ بێ ئەم کاتت باش، ئەوەندە ئێوە چاودێری بکەن ئەم ماوەیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە، دۆخی بازار چۆن بووە و ئێستا چۆنە؟ سپاس بۆەوە پێشکی بە خراپنی مانگی ڕەمەزانی پیرۆزەگەین و پیرۆزبای لەسەر جەم مسڵمانانی جیهان بە گشتی و کوردستان بە تایبەتیەکەین. ئەمڕۆ زۆری لیژنەکانمان لە ناوبازار بوون هەر لە دەستپێکی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە و لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت بە سەرچین بوارەکانیەوە لە ناوبازارەکان و هەروەها لیژنی باڵاش کۆمەڵێک شوێن ئاگادار کردووە، نزیکی پسۆڵی ئاگادارکردنەوە بۆ شوێنەکان کردووە، سێ پسۆڵی سەرپێچی وەکو لیژنەی باڵا سەرجەم لیژنەکانی پێشە بەردەوام و پشکنین لە لە بازارەکانە بە شێوەیەکی بەردەوام. پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانە کۆبوونەوەیکی ڕێخست بۆ ئەوەی کە چاودێریەکی چڕۆپڕی وردی ناوبازار بێت، ڕێگری بکرێت لە بەرزبوونەوەی نرخی کاڵا شتومەکان کوالیتی و خواردنانەی کە دەرێت بە هاوڵاتیان و بە تایبەتی بۆ مانگە پیرۆزە لیژنێکی کەی تایبەت پێکێنا سەبارەت بۆ شوێنانەی کە مەیفرۆشی تیاگەن مەیفرۆشین لە دوکانەکانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لەسەر جەمیان قەدەغە کراوە لە نزیک لە شاری سلێمانیدا بە هەموو شێوە قەدەغەیە و ئەم لیژنەیە بە بەردەوام درێژەیە بێ هەتا کۆتایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز. سەبارەت بە ئەو نرخانەی کە بەڕێز ئاماژە پێ خۆدەزانین هەموو جیهان بە قەیرانێکی بەرزبوونەوەی نرخەکانە و لە ئاستەنگێکی زۆرایە، بە تایبەتی کۆمەڵەشمێکی وەکو زەیت، برنج، ئارد، ڕۆن لە بازارەکانی جیهانە بەشێکی بەرچاو لە بۆرسی عالەمیە بەرز بۆتەوە هۆکارەکەی بۆ بارودۆخە سیاسیە کە لە جیهاندا ڕوودەدات. بەڵام ئەوەی دڵخۆشیە لە ئێستادا بەڕێز کاک سۆران کە بەڕێوەبەری ژووری بەڕێوەبەری چاودێری بازرگانیی شاری سلێمانە کۆمەڵێک مارکێت کە زۆریان لە ئێستادا ئاماژەوەناوی کۆمەڵشیان بە شێوەیەکی بەرچاو نرخیان دابەزان و داشکانێکیان گرۆ پۆرێکیان کردۆ. بۆچی جیاواز لەو نرخەی کە لەسەر ئاستی جیهان گۆڕانکاری تێدا دروست دەبێت، بۆچی ساڵانە لە هەرێمی کوردستان لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان ڕاستەوخۆ کۆمەڵێک پێداویستی هەیە یەکسەر نرخەکەیان گران دەبێت؟ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی لەسەر ئەو خواستەیە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کۆمەڵە خواز لەسەر کۆمەڵە شمەک بە تایبەتی زیە ئاکات، وەکو مەسەر ئەمامە قانونێکی ئابووریە لە هەر شوێنێک تەڵەب زیاد بوو عرض و طلبە لەبینەوە لەسەر هەشتە خواز بوونەوەی ئەمە. بەڵێ ئێوە وەکو لیژنەکانی قایمقامیەت چی ئەەکەن بۆ ڕێگرتن لەمە؟ نرخ جێگی کراوە بەرزنەوەتەوە کۆمەڵویستماوەژە بۆکەم کۆمەڵێک مارکێتی زۆر باش لە شاری سلێمانیە بە خۆشحاڵی و دەستخۆشییان لێبێ نمونەیان هەر زۆر بێ بە شوەیەکی بەرچاو نرخەکانیان دابەزانن بە تایبەتی لەو کاڵاشمەکانی کە پێویستە بۆ مانگی ڕەمەزان. خۆ دەزانی مانگی ڕەمەزان مانگێکی تایبەتە بۆ سەرجە موسڵمانان خواز لەسەر کۆمەڵە شت زیاکە بە تایبەتی بەرهەمی شیرەمەنیەکان
شیرینی ترشیات و زایدن کاڵەکانێکی وەکو ڕۆن و گرنج و شەکر و بە تایبەتی گۆشتکاڵین گۆشت بە هەردوو گوڵبارێک بۆ هەم گۆشتی سوور هەم گۆشتی سپی لەبەرەوەی کە خواستێک زیادکات جمۆزۆڵێک لە بازارە دروستەکات تەڵەب زۆرە بێ لەسەر ڕۆشتمەکانە کۆمەڵە کەس ئەیانەوێت ئەم هەلە بخۆزنەوە بەڵام ئەوەی کێمە توانی بێتمان تاگوێسا شتەکانمان جێگیر کردووەوە دەستخۆشی بۆ ئەو هایپەرمارکێتانی کە لە شاری سلێمانیا ئەو نرخانەشیان دابەزانەوە کامە جێگەی دەستخۆشیە بۆ بەدەر لە وەژێوە لە ڕێی هەموو لیزنەکانەوە و هەروە بەڕێوەبراتی چاودێری بازرگانی بە بەردەوام چاودێری چڕۆپڕی بازارەکرێ هەم لەسەر نرخ هەم لەسەر کوالیتی ئەو شمەکانی کە پێشکەش بە وڵاتیانەکرێت بەتەنها نرخ خۆی بەڵێ نرخ گرنگە بەڵام ئێوە بەتەنها یەکجانبی نابینین جانبێکی گرنگتر لە نرخەکە لانی تەندروستێکەتی دەمێت دەبارەی ئەوە پرسیار بکەم چونکە لە مانگی ڕەمەزاندا جیاواز وەک ئاماژەت بێکە جیاواز لە نرخەکەی خواستێکی زۆر لەسەر ڕێژەی خواردنیش بەرزە بێتەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی خواردنی هەموو جۆرەکان زیاد دەکەن و بەکارهێنانی زیاتر دەبێت ئەم جۆرە خواستەکە بەرز دەبێتەوە لە بازاڕیش کڕینی فرۆشتنی پێوە زیاد دەبێت کاریگەری لەسەر کوالیتی و جۆری خواردنەکان و بەتایبەت لە ڕووی تەندروستی و پاکوخاوێنی خواردنەکان دروست ناکات ژنەکانی ئێوە تا چەند ورد دەبن لە بەدواداچوون بۆ هەم جۆری خواردنەکان هەم تەندروستی بەدڵنیە بەسێسا هەم لە دەستپێکی بەرەبانەوە خۆ دەزانی مانگی پیرۆزی ڕەمەزان خواز لەسەر بەتایبەتی باسی شتێکی خورما زۆر زیاد دەکات لەبەرەوە ئێمە هەموو سێکتەرەکانی لیژنەکانی قایمقامێت لە هەموو سێکتەرەکانە کار دەکەن و بە دوواداچوونی ول بۆ سەرجەم ئەو شتانەکەن بەڵام ئەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر خواستی لەسەر شەربەتە خورمایە و هەموو پێدەویستەکانی کێیە بەڵام ئەمانە تایبەتبەندیەکی شیرینیەکانە ترشیاتە بۆیە ئەمڕۆ مەسەر هەڵمەتەکە چڕۆپڕ کراوەتەوە هەر لە لیژنی عالوەکەەوە کە لیژنێکی تایبەتمەند بە عالوەی سلێمانی هەیە و ئەو کاڵۆشمەکانی کە لە عالوەی سلێمانی داخەوەیە بێ بۆ کوالیتی بێکە لە ئاست پێویستیە و لە ڕووی تەندروستی و سەلامەت بێ و هاوڵاتیان و ئێستا لە دەواازە سنوورەکانەوە لە کاتی داخەبوونیەوە پشکنینی بۆ بێ لە ناو عالوەی سلێمانیە پشکنینی بۆ بێ بەڵام ئیتر زۆر جار گرفت سەبێ بەڵە گرفت سەبێ ئەمە ئەوە ناگەێنێت کە هیچ کێشێک نەبێت زۆر جار لە خراپ بەکارهێنانی ئەو ماوەتی و شتەکانی کە جۆری هەڵگرتنەکەی بە شێوەیەکی تەندروست نییە ئەمڕۆ ئەوەی کە تێبینیمان کردبوو لە ناو بازاڕەکانە وەکو تاریخی بەسەر و تاریخی بەسەر نەچووە وەکو کوالیتی باشە بەڵام خراپ هەڵگرتنەکەشی ئەمەژێکێکە لەو هۆکارانی کە زیان گەری بە تەندروستی هاوڵاتیان ئەگەر ئێمە جددیتر و شەڕوەوردتر نەبینەوە لەبەرەوەی مەسەر هەمەلایانەیە ئەم کارێمە هەمەلایانی هەبوو تەنها لەسەر نرخ نییە درەخێکێکە لەلایەنەکان ئەم شمەک و کاڵایە تەندروستیان تەندروست نییە پشکنینی بۆ کراوە یان بۆی نەکراوە ئاخر جارێ لەسەر چۆنێتی هەڵگرتنی ئەم چۆنەتی خەزمکردنی ئەم شمەکانە بە شێوەیەکی دروستکراوە ئەمڕۆ ناو بازاڕی شاری سلێمانی لە دەستپێکی بانیەوە لە بازاری سەعاتاکوی بیتانە و بازاری شاری سلێمانی وەلە ئێستادا هەر لیژنەمان بەرداوامە سلێمانیمان کردەوە بە 4 زۆنەوە 8 لیژنە چاودێرێکی چڕۆپڕی ناو بازارەکە 4 لە 8 بەیانیەوە هەتا 3 و 4 لیژنەکەمان لە 3 و هەتا بۆ بەربان ئەمە لە ناو بازارە لە دوای ئەوە لیژنەی ڕێستۆرانتوان هەیە سەرجەم ڕێستۆرانت و شوێنی گشتەکان و کافتریاکان بەسەرکاتەوەیشە لە ئەو بە بەردەوامی ئەوە هەیە و لە دوای ئەوە سلێمانی کرا بە 4 زۆنەوە هەر زۆنەی پێزگەڵێکە هەڵمەتێکی بەرفراوان بە بەردەوامی دەست پێکات بۆی ئەمە ئەوەکەین خوازیارین کە هاوڵاتیان هیچیان تووشی گرفتی نەبن زۆر باشە پەیوەندیتان لەگەڵ هاوڵاتیانی ئاسایی چۆنە بۆ ئەوەی کە لە هەر جێگایەک لە هەر شوێنێک سەرپێچیکردنێکی یاسایی یان سەرپێچی تەندروستی هەبوو لە خواردنگەکان لە مارکێتەکان لە فرۆشگاکان بەگشتی ئێوە ئاگادار بکەنەوە ئەو پەیوەندی ڕاستەوخۆیەتان هەیە لەگەڵ هاوڵاتیان
دڵنیا منە ئەمێ لێرە دەستخۆشێکی زۆرمان بۆ هاوڵاتیان هەیە. ئێمە لە ڕێی پێیجی سۆشیال میدیای قایمقامێتی سلێمانی هەروەها ژمارە مۆبایلێک کە 0770 ئەوە بە لەماوەی 24 کاتژێرا وەڵام دەیرێتەوە. ئەگەر هاتوو هاوڵاتی ئەم دوانشی دانەبوو ئەتوانێت پەیوەندی بە ژمارە 100 بکە، یاخود ئەگەر وحدەی پێ نەبوو پەیوەندی بە ژمارەی قایمقامێتەوە بکات، ئەتوانێت پەیوەندی بە هێڵێکی ژمارە 100 بکە. ئێمە ئەوان هاوکارمان دەستبەجێ پەیوەندیمان پێوە بکەن. ئەمە لێرەوە سپاسێکی بەپیانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای سلێمانی کەم کە زۆر هاوکارمانە، بە تایبەتی پۆلیسی نەجدە کە برانی فریاکەوتن کە گۆشتی سەرجادە لە ئێستادا بۆ بە دیاردە و بەرەو مانگی بەرەو بەهارە ڕۆینەوە خەڵک دەشت و دەر سەربڕینی گۆشتی سەرجادەکان زیای کردووە. کام وایە لە هاوڵاتیان ئەو گۆشتی سەربڕینی سەرجادانە هیچی تەندروستی نییە، هیچی لە پشکنینی ڤێتەنەریا دەرنەچۆ، لەبەرەوەی کە هیچ جۆرە مۆرێکی پێوە نییە. ئەمانە هەم لە ڕووی سەربڕینیەوە تەندروستی و لە کوشتارگەکانە بە فەرمی نەهاتوون، بەڵکو ئەو ئاژەڵانی کە سەربڕێن لە سەرجادەکانە سەرجەمیان نەخۆشن بۆی لە سەرجادە سەرڕێت بۆ نرخە هەرزانێ بۆ تکان لەکینەوە بەکارمێنن لەبەرەوەی زیان بە تەندروستی خاو خێزانەکانەگەین. و هەروەها پۆلیسی ڕێکاری ئینسیبات کە بەردەوامی لەگەڵمانان لە سەرجەمبوونەوە هەنگەکانە بە درێژەی مانگی ڕەمەزانیشە لەگەڵمان هەبوون و لەگەڵشمان هاتن، و هەروەها ئەو هاوڵاتیانی کە لە ڕێی کەرتی سەرەوە بێمانگەڕ ئێمە وەکو یەکتیم کارەکەین. وێت کامان وایە لە هاوڵاتیان بەم فترانی کە وتمان توانن پەیوەندی بێمەکەنەوە، هەروەها برایانی ئاسایشی بێگومان دەستی ڕاستی قایمقامی ئاسایشی سلێمانیە بە پێدانی زانیاریانە. و ئەمە بە تەنها ئەمە کفایەت نییە، زانیاری هاوڵاتی لای ئێمە زۆر گرنگە و ئەمە ئاماژە بەشتیان لەم حاڵەتی کە لە شاری سلێمانە مانگی ڕابردوو ڕوویا بوو کە ئەیش سپاس بۆ هاوڵاتیە کە هەواڵدەر بوو لەو کەیسەیە لە یەکێک لە مارکێتەکانی شاری سلێمانیە لەسەر ڕەفەکان نرخێ بوو، لای کاشێر نرخێکی کێ بۆ لێرە داوا لەو هاوڵاتی خۆشەویستانەکەم حەج بەڕێزێک ئەگەر دیادەیەکی دەست بەجێ پەیوەندیمان پێ بکە لە ڕێی ئەو حاڵەتانی کە پێمانەوە پێم ئاماژەم پێشتن بۆی ئەو حاڵەتە دووبارە دەبێتەوە ئەوشێنە داخراوە لە سۆشیال میدیاش هەڵامان کردەوە، خاونەکەەوەی دادگاشمان کردێتەوە، چونکە ئاماچێتە بابی فێڵەوە بە خەڵق. بۆیە داواتان لێکەین لە هاوڵاتیان لە ڕێی ئەم سۆشیال میدیاوە هەج هاوڵاتیش حاڵەتێکی نەخوازرا و ئەبینێ دەست بەجێ پەیوەندیمان پێ بکە. هەموو جارێک ئیدارەی خۆجێیی شارەکان و لایەنی پەیوەندیدار و حکوومەت لە ڕێی ئیدارەی خۆجێیی شارەکانەوە باس لەوە دەکات کە ڕوبەڕووی ئەو قۆرەخکاری و گرانکردنی نرخە دەبنەوە کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە. بێگومان ئەرکە سەرەکیەکە و زۆرترین ئەرک و ئەتوانین بڵێن کۆی ئەرکەکە کە حکوومەت دەگرێتە ئەسۆ لە ڕێگەی ئێوەیە، لە ڕێگەی لیژنەکانی قایمقامێتەوەیە. ئێوە بەتەنیا دەتوانن ئەو هەموو ئەرکە وەک خۆی فریای ئەو هەموو ئەرکە بکەون یان پێویستان بە هاوکاری زیاتری حکوومەت هەیە؟ بەدڵنیاییەوە بەسەر وەکو نرخ بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی لە سەرجەم لیژنەکانیمە ئەندامی هەیە و لە لیژنەی باڵا ئەندامی هەیە، وەکو خۆشیان وەکو بەڕێوەبەراتیەکە بە بەردەوامی تیمیان لەگەڵ ئەمان دەرەچێت. مەسەڵەن بۆ نمونەگەر پێش ڕەمەزان ناگەر جەنابتان دیقەتان نابێت لە بەرزبوونی نرخی گۆشت هەڵایەک دروست بوو کە نرخی گۆشت بەرز بۆتەوە، لە دوای کە بە دوواداچوونێکی وتکرا توانراوە نرخە جێگیر بکرێت لە شاری سلێمانیە. بەتەنها ئیش لیژنەکانی قایمقامێت ئەوەی کە توانیمانە لەسەر شانمانە بۆ واجب بۆ لەسەر شانمان کردومانە و بەردەوامی شەبین و بەردەوامی شەبێ لەگەڵ سەرجەملانی پەیوەندیدارەکان لیژنەکانی قایمقامێت لە سەرجەم پێکاتەکان پێکاتوە لە لایەنی حکوومیەکان ئەوەی کە ڕەبتی بە هەر سێکتەرێک ڕەبتی بە ژیانی هاوڵاتیانەوە هەبێ لە سەرجەم بەڕێوەبەراتیەکان ئەندام و نوێنەریان لە لیژنەی باڵادا هەیە. بۆ نمونە هەر لە ئاسایشەوە، هەر لە بەڕێوەبەراتی پۆلیسەوە، بەڕێوەبەراتی شوێنەوارەوە، بەڕێوەبەراتی تەندروستیەوە، بەڕێوەبەراتی ڤێتەنەریەوە، کوالیتی کۆنتڕۆڵ، هەر بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی، هەر شتێک کە پەیوەندی بە بازاڕ و نرخ و کوالیتیەوە بێ نوێنەریمان لەگەڵایە و کۆی کەسەکان لەسەر کەیسەکان بڕارێن.
زۆر باشە باز لەوە دەکرێت کە بەشێک لە فرۆشیاران و خاوەن شوێنەکانی فرۆشتن بەهۆی ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە ژمارەیەک بەرپرسەوە هەیە بەرپرسی حیزبی بە تایبەتی بڕێک جار ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە تەداخلاتی حیزبی و شخصی لە کارەکانتان ڕوو دەدات تا چەند ئەمە ڕاستە ئێوە تا ئێستا ڕوبەڕووی شتی لەو جۆرە بوونەتەوە هەتا ئێستا ئەوەی کە بێمە کابێت منە بخۆم کە دەست بەکار بووم پێشتریش کە ئەندامی گەشتنی باڵا بووم لە یەکی بۆ خۆم سەرۆکی گژنە بوو دەستەکەی سێک لە وڵاتە نەبەوە یەکێک ڕاستە خۆ تەداخل کات یا تەداخلی شێمە کات وە قیسەکانی قایمقامەتی سلێمانی زۆر وازح و زۆر ڕوونە یعنی ئەوەی کە ڕۆژانە کار و چالاکیەکان کرد لە پیجەکە دامێت جیاوازی فەرق لە بینی قسەکانەکەەوە کەیسی زۆر گەورەمان لەبەردەسا بووە هەر هەموویمان لەڕێی سۆشیال میدیا بڵاو کردوێتەوە ئەو کەیسانی کە پێویستیان بە دادگا کردووە یاوانە بە دادگا خاوەنێک ڕوبەڕووی یاساییمان کردوێتەوە و تاکو ئێستا هیچ کەسێک هیچ کەس و لایەنێک ڕاستەوخۆ تەداخلی لە ئیشەکانی ئەمان نەکراوە بەڵام ئەم دەنگوانە بەداخەوە زۆر ئەو دەنگوانە دوورن لە ڕاستیەوە بۆ شێوانی تێکارەکانە ئێمە وەکو نەوەشەکە کرد بەردەوامین و هەر بەردەوامی شەوی و ئیشەکانی ئێمە زۆر زۆر دیارە مەسەڵەن هەموو مانگێک ئامار بڵاوەکەینەوە لە پێی فەرمی خۆمانە و لە زۆربەی زۆری ئیشەکانی ئێمە بەڕێز هەم جەنابتان هەموو بەڕێزە ڕاگەیان کارەکانی گەشت لەگەڵمانان و لە دوای پێیزی فەرمی خۆشمانەیە قایمقامێتە کە سەرجەم کار و چارەکانی تیا بڵاوەکەینەوە لە مانێکا چەند خواردن بەسەر چەندمان تەلەف کردووە چەند دێست بەسەر گیرەوە هەر هەمی بەداتا و ئەمار لە فریجەکانە هەیە چەند دەرمانی ماوە بەسەرچوو هەیە دەرمانی قاچاق هەیە دەستی بەسەراژیە سەرجەمیان لە فریجەکەی ئێمە زۆر بەڕبوونی زۆر بەڕاشکاری ئاماژەی پێەکەین وە هیچ کەسێکی شارەوەمان نییە ئەوەی کە ئێمە کردیمانە یەکسەری ئەوانە بە سۆشیال میدیا هەتا بێستا شتێک نییە ئێمە کردبێتمان و بە دوور بێ لە چاوی کامیرەکەەوە ئەمە لێرە سپاسی ڕاگەیاندەکانیشم بە تایبەتی بەڕێستان و هەموو بەڕێزانی کە گرنگیەکی تایبەتە ئێمە بەکارەکانی خایەنەوە چونکە ئازانن لە ئەست چواری تێگای ئێمە کارەکان زۆر سپاس بەڕێز ڕێکان جەمال سەرۆکی لیژنە هاوباشەکانی قایمقامەتی سلێمانی سپاس بۆ ئەو دەرفەتە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش ڕۆژوتان قبول بێت و کاتێکی خۆش